Kurdistan, un paese che amo molto e che ho visitato e che è sempre nel mio cuore. کوردستان وڵاتێکە زۆرم خۆش دەوێت و سەردانیم کردووە و هەمیشە لە ناو دڵمدایە. من زۆر گەنج بووم، تەمەنم 17 ساڵ بوو، لە شاری لەدایکبوونم ڤێرچیلی لە باکووری ئیتالیا دەستم بەکاری ڕۆژنامەنووسی کرد. لە دوا قۆناغی خوێندنی ئامادەیی بیرۆکەی دامەزراندنی گروپێک بە ناوی چینێک لە بێم بۆ هاتوو، لەگەڵ هاوڕێکانم دامەزراند و کاری هونەریمان ئەنجام دەدا. هەفتانە فیلمێکمان پەخش دەکرد و ڕەخنەگرانی بوارەکە دەهاتن و قسەمان لەسەر دەکرد. ئەوە دەرفەتێک بوو بۆ منیش کە چاوپێکەوتنم لەگەڵ ڕەخنەگران دەکرد و لە ڕۆژنامەی لە سێزیا بڵاوم دەکردەوە. هەروە کارم بۆ ڕۆژنامەی ستامپ سێرا دەکرد لە تۆرینۆ، ئەو شارەی ئێستا لێی دەژیم. ڕۆژنامەیەک بوو لەسەر ئاستی هەموو ئیتالیا، ئەو کاتە نووسینەکانم تایبەت بوون بە کاری هونەری و کۆنسێرت و موزیکی ڕۆک. کاتێک ڕووداوی ساڵی 1975 بیست، واتە ئەو نسکۆکارە ساتاویەی بەسەر شۆڕشی کووردا هات، ئەو شۆڕشە قارەمانانەی بۆ هێنانی دموکراتی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ گەلی کورد تێدەکۆشە. بەڕاستی منی زۆر خەمبار کرد و تووشی سەرسوڕمان بووم. هەواڵ و زانیاری لەسەر بابەتەکە زۆر کەم و بە کەمی باز دەکرا. بڕیارمدا بە دوواداچوون و لێکۆڵینەوە لەو بابەتە بکەم، ئەوەی کە منی زیاتر هاندا بەردەوام بم، ئەو بێدەنگیەی جیهان بوو لە ئاست ئەو کارەساتە و ئەو خیانەتەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کردی بەرامبەر بە کورد و شۆڕشەکەی. Tragico a causa del tradimento degli Stati Uniti sostanzialmente. Io ho notato due cose, appunto, uno il silenzio del mondo che mi è sembrato ingiusto. من دوو تێبینیم بەدی کرد. یەکەم بێدەنگی جیهان کە من بەڕاستم نەدەزانی. دووەم گەورەی ئەو کێشە بنەڕەتیە گرنگەی کورد کە هەیەە. دواتر دوو کوردم ناسی کە لە ژیانمدا یەکەم جار بوو کورد بناسم. ئەوانیش دوو وێنە کێشی کورد بوون لە شاری فلۆرێنسا دەیان خوێند و دەژیان. بەناوەکانی ئازاد نانەکەلی و باڵدین ئەحمەد. لەوانەوە توانیم تێبگەم کوردبوون چەندە ژیان سەخت دەکا. بە چاوەکانی خۆم بینیم ئاسان نییە کاتێک ئینکاری لە هەبوون و کللتور بکرێت و تەنانەت زمانەکەشت قەدەغە بێت. بۆ من زۆر سەخت بوو ببیستم میلەتێک بەڕاستی ئینکاری لە کللتور و بوون و زمانی بکرێت. لەگەڵەوەی بواری کارکردنم جیاواز بوو لەگەڵ ئەو ڕۆژنامانەی پێشتر بە فەرمی کارم دەکرد، ئەوانەی ئاماژەم پێدا خۆبەخشانە دەستم کرد بە نووسینی ئەو زانیاریانەی دەمتوانی دەستم بکەوێت لە سەرگەلی کورد و جۆغرافیا و مافەکانیان. سەرەتا دەستم کرد بە دۆزینەوەی ڕۆژنامە و ناوەندەکانی چاپ تا ئەو بابەتە گرنگە بوروژێن و لەسەری بنووسم. دەستم کرد بە نووسینی بابەت لەسەر کوردستان لە زۆربەی ڕۆژنامەکانی ئیتالیا. ئێستا نامەوێت ناوی هەمویان بێنم لەبەرەوەی لیستێکی زۆر درێژ دەبێت، واتە لەو ڕۆژنامانەی باسییان لە کایە جیاوازەکانی وەک سوسیالیزم مافەکانی مرۆڤ دەکرد، وەک ڕۆژنامەی لۆنیتا کە سەر بە پارتی کۆمۆنیستی ئیتالیا و هەروەها ڕۆکە کاتۆلیکە و ڕێفۆرمە ڤالدێزێ و ئێل مانیفێستۆ و هەموو ئەو ڕۆژنامە نیشتمانیانەی کە دەمتوانی بۆیان بنووسم. E poi anche quotidiani nazionali dove ci riusciva. Poco per volta sono diventata molto esperta. هەر جارە و لە ڕێی ئەو نووسینانەوە زیاتر شارەزایی و پسپۆڕیم پەیدا کرد. بێگومان بۆ نووسین دەبوو سەرچاوم هەبێت، کەوتمەگەڕان بە دوای سەرچاوەدا. لە ناو ڕۆشنبیر و هەندێک جاریش سیاسیەکان وەک ئەسمەت شەریفوانلی، ئیبراهیم ئەحمەد، کەمال بورکای، ڕۆشنبیرەکانی تاراوگە لەو کاتەدا. دواتر لەگەڵ قوتابیە کوردەکان کە لە ئیتالیا بوون بەڕاستی زۆر لەوانەوە فێر بووم. گەنج و خوێندکاری زۆر تایبەت بوون لەبەرەوەی لە وڵاتێکی جیاواز و دوور لە وڵاتی خۆیان بێ ئەوەی حکوومەتی عێراق لەبەر هەر هۆکارێکی سیاسی و جۆرا و جۆر بێت یارمەتیان وەرنەدەگرت. لە زانکۆ دەیان خوێند. لەو بارودۆخەدا توانی بوویان لە ناو دوو ڕێکخراوی قوتابیاندا کاری ئۆپۆزیسیۆنی زۆر باش و دەستپێشخەری جوان بکەن. بە ئاهەنگەکانیان کە ڕێکیان دەخست، جەژنی نەورۆز و یادە نیشتمانیەکانیان و شعر و موزیکی کوردیان دەناسان. ئەوانە هەمووی بۆ من بوون بە بنەمایەک بۆ هەموو ژیانم. وردە منیش کللتورێکم بۆ خۆم دروست کرد. دەستم کرد بە خوێندنەوە لەسەر مێژوو، سیاست و هەروەها ئاینی کوردەکان کە ئاینی زەردەشت و ئاینەکانی تری کوردستان وەک ئێزیدیەکان کە ئەمانە هەمویان گرنگی و خۆشەویستیان لام دروست کرد.
کە ئەو گەلە کللتورێکی زۆر کۆن و گرنگیان هەیە. بەڕاستی ئاینی زەردەشت یەکێکە لە فۆرمە بەرزەکانی فەلسەفی و موراڵ لە نێو ئەو ئاینە جیاوازانەی دەیان ناسین. Tra le varie religioni che conosciamo. Mullah Mustafa Barzani è un personaggio che io stimo moltissimo. مەلا مستەفای بارزانی کەسایەتیەکە کە من زۆر ڕێزم هەیە بۆی و کەسێک بوو لە مێژووی کوردستاندا گرنگیەکی تایبەتی هەیە. ناسراوە بەو وێنەیەی لەسەر ئەسپێکی سپی گیراوە و من لە ئینتەرنێت دۆزیمەوە لای خۆم هەڵم گرتووە و خستومەتە ناو ئارشیوی وێنە گرنگەکانەوە. من لەو باوەڕەدام مەلا مستەفا بارزانی کەسێکی خۆشەویست بوو، ناسراو بوو وەک قارەمانێک و ئەفسانەیەک لە کوردستان. تەنانەت کەسایەتی پارتەکانی تری کوردستانیش کە سەر بە پارتی دموکراتی کوردستان یان سەر بە هیچ پارتێکی کوردستانین خۆشیان دەویست. بۆ لەبەرەوەی کەسایەتیەکی مێژوویە بەشداری لە کۆماری مەهاباددا کردووە و سوپاسالاری کۆماری مەهاباد بوو. ناسراوە بەو کەسایەتیەی لەگەڵ هەبوونی هێزی زۆریش دژی لەو کاتەدا توانی ژیانی کەسەکانی لەگەڵی بوون ڕزگار بکات و داستان ئاسا توانی لە سنووری ئێران دەرباز بێت. لەبەرەوەی سەرکردەیەکی خاوەن بەهایەکی گەورە بوو. من لە سەردانەکانم بۆ کوردستان وێنەی تەنانەت زۆر گەوری مەلا مستەفا بارزانیم دەبینی. لەو شوێنانەش با بڵین بەپێی مێژوو کە ناوچەکانی مستەفا بارزانیش نەبوون. ئەمە وا دەکات کە دەبێت بڵێم بەشێکە لە مێژووی کورد کەسایەتیەکە هەمیشە دەبێت بە بیر بهێنرێتەوە و بەڕاستیش خۆشەویستیەکەی نایەڵێت لە بیر بکرێت لەلایەن خەڵکەوە. بە باوەڕی من تەنها سیمبولی پارتێک نییە، بەڵکو سمبولی هەموو کوردستانە. Di un singolo partito ma che appartenga un po' appunto a tutto il Kurdistan. Il primo libro che ho pubblicato یەکەم پەرتووک کە بڵاوم کردەوە بەشێکی ئەنجامی سمینارێک بوو لە هۆڵێکی زانکۆی تۆرینۆ قسەم لەسەر کوردستان و مێژووی گەلی کورد و ئەو مافانەی لێیان زەوت کراوە دەکرد. هەروە باسم لە جۆغرافیا و شارەکانی کوردستان دەکرد. کاتێک تەواو بووم وتم ئامادەم بۆ پرسیارەکانتان. قوتابیەک هەستا وتی جەنابەت باسی شارەکانی کوردستان دەکەیت، بەڵام لە ئینسکلۆپیدیا خوێندومەتەوە کە کوردەکان کۆچبەرن و لەسەر شاخەکان دەژین و نابێت لەو شارانە بن کە جەنابەت باسییان دەکەیت. ئەو قسەیەی زۆر کاری تێکردم. منیش پێشتر زانیاری زۆرم لەسەر ئەدەبیات و شێعری کوردی کۆکردبەوە. ئەو ڕۆژە بە پێویستم زانی و بڕیارمدا یەکەم پەرتووک لەسەر ئەدەبیاتی کوردی ئامادە بکەم. من زمانی کوردی نازانم، بەڵام زۆر باش بە هاوکاری ئەو قوتابیە کوردانەی لێرە دەیان خوێند. وەرمان جێڕانە سەر زمانی ئیتالی بە ڕیتم و موزیکی نووسرا بوو. بریتی بوون لە شێعرەکانی شێرکۆ بێکەس. ئەو خۆشی سەردانی ئێرەی کرد و هاتە ماڵەکەی منیش. لەگەڵ چەندین هەڵبەستی تری شاعیرەکانی کورد کە کرابوونە گۆرانی و ڕیتمێکی موزیکیان هەبوو. وتم دەبێت بیسەلمێنم کە کوردەکان کولتور و ئەدەبیاتیان هەیە و کۆچبەر نین و لە شاخەکانیش خەریکی بەخێوکردنی مەڕووماڵات نین. بە هاوکاری ئینستیتۆی کورد لە پاریس و هاوکاری هونەرسەلیم توانیم پەرتووکی مەموزینم دەست بکەوێت کە نەمدەتوانی پەیدای بکەم. دواتر چەند بەشێکم لە مەموزینیش وەرجێڕا بۆ زمانی ئیتالی و کردمە پەرتووکێک بە ناوی گۆرانی خۆشەویستی بۆ ئازادی گەلی کورد. بۆ ئەو کارە ناوەندێکی چاپم دۆزیەوە، ناوی نیوتۆن کۆمپیۆن بوو کە زۆر کاریگەر بوو بۆ بڵاوکردنەوەی پەرتووک و دابەشکردنێکی بەرفراوانی بەرهەمەکانی هەبوو. ئەو کاتە ئەو ناوەندە سەرقاڵی کۆمەڵەیەک پرۆژەی بەرهەمی کولتوری بوو بە ناوی 1000 لیرە و بە نرخێکی هەرزان لە کتێبخانەکان، کۆشکی ڕۆژنامە، وێستگەکانی شەمەندەفەر، فڕۆکەخانەکان و سەنتەرە بازرگانیەکان دەفرۆشران. ناوەندەکە لە جوانی شعرەکان گەیشتن و یەکەم چاپ 75,000 کۆپی لێچاپ کرا و دووەم چاپیش 100,000 کۆپی لێچاپ کرایەوە و هەمووشی فرۆشران. بەرگی کتێبەکەش کارێکی هونەرمەند سمکۆ تۆفیق بوو. دیاری کردم کە هونەرمەندێکی ناوداری کورد و لە شاری ڕیچەچۆنی دەژی. بە گرنگم زانی جارێکی تر ئەو پەرتووکە 2 ساڵ بەر لە ئێستش دووبارە چاپ و بڵاو بکەمەوە. خوێنەر ئاگادار بکەمەوە کە کوردەکان چێن. ناوەرۆکی پەرتووکەکە بریتیە لە کۆمەڵێک شعری بەهێز و کاریگەر. تێکەڵێکە لە شعری فۆلکلۆری کە زۆر جوان و وێنایەکی زۆر جوانی کوردستان دەکەن. Scrivo se proprio sento la necessità
من کاتێک دەنووسم کە هەست بە گرنگی نووسینەکە بکەم. کتێبێکیشم بە ناوی ئاگرەکانی کوردستان نووسی و بڵاوم کردەوە کە باس لە مێژووی کۆن تا ئێستەی گەلی کورد دەکا، بە تایبەتی کوردەکانی تورکیا کە بە بۆچوونی من لە کوردستانی تورکیا بابەتەکە سەختترە. لەوێ تەنانەت ڕێگەدان بە قسەکردن بە زمانی کوردیش قەدەغە بوو. زۆر لە سیاسی و سیاسەتمەدارەکانی کورد تەنانەت نازانن بە کوردیش قسە بکەن. Ci sono anche dei politici curdi della Turchia che purtroppo non sanno parlare la loro lingua. Vi ringrazio e voglio solo dirvi una cosa, che noi italiani vogliamo bene al popolo curdo, abbiamo sofferto con voi e adesso vogliamo partecipare a ricostruire questa città. Am komiteye hasan bë populluj, jarmitije, bodrus këdluj, shari palazzobo e oj poshevist. Il viaggio più particolare che ho fatto in Kurdistan چوونم بۆ کوردستان لە کۆتایی ساڵی 1991 گەشتێکی زۆر تایبەت بوو. ئەو کاتەی ناوچەکە ئازاد کرابوو لە ژێردەستی سەدام حوسێن. هەندێک شوێن هەبوو کە هێشتا دەنگی تەقە هەبوو لەو شوێنانەی کە لەشکری بەغدا دەگەڕانە دواوە. ئەو گەشتە زۆر تایبەت بوو. کۆتایی مانگی 12 و تا سەرەتای مانگی 1 لەوێ مامەوە. ڕێگاکان باش نەبوون و بەفرێکی زۆریش باری بوو. بەڕاستی سەرکێشیەک بوو چوون و هاتن. لە چوون بەسەر پردێکی ئاسنیندا لەسەر ڕووباری خاپور پەڕووینەوە و دوایی شانسم هەبوو هێلیکۆپتەرێکی ئەمریکی هاوکاریان کردم و ڕێگاکەیان بۆ کورد کردمەوە کە ئەو کاتە وەکووتم لەبەر بەفر ڕێگاکان گیرا بوون. دواتر سامان عەلی و هاوڕێیەکی ترم بینی ناوی ڕەفیق بوو کە پێشتر لە ئیتالیا خوێندنیان تەواو کردبوو. کاراسانیان بۆم کرد وەکو وەرجێڕ و لە ڕێیانەوە توانیم هەموو چاوپێکەوتن و کارەکانم ئەنجام بدەم. جگە لەوەش لەگەڵ خۆم هاوکاریم لە سەرۆکی شارەوانی شاری ئێڤرەیە کە شارێکی نزیکی تۆرینۆ بوو بردبوو لەبەرەوەی پێشتر بە فەرمی هەوڵی بەدەستە خوشکردنی شاری ئێڤرەیە لەگەڵ شاری قەڵاتزێ کە یەکێک بوو لەو شارانەی بە تەواوی خاپور کرابوو لەلایەن سەدامەوە. کاریگەر و کارەسات باوی بوو بینینی ئەو هەموو وێرانکاری و ڕووخاندنەش. باش لە بیرمە هەرەو کاتە سامان هەموو دیدارەکانی بە کامێرا گرت و بووە دۆکومنتێک و دوو پەرتووکم بەناوەکانی لەسەر ڕێگای کوردستان و مافیمانەوەم دوای ئەو گەشتە نووسی. پەرتووکی دووەم باز لە کێشەی کوردەکانی تورکیا لە سەرەتای نەوەدەکان دەکات. هەزاران گوند وێران کران و خەڵک کرابوونە سەر شەقام بەبێ دۆکومنت و تەنانەت نەشیان دەزانی بۆ کوێ بڕۆن. ئەو کاتە بەهۆی تیرۆری دەوڵەتەوە هەموو دێموکرات خواز و سیاسی و هونەرمەندەکان دەکوژران. وەکو موسا عنتەر کە نووسەرێکی زۆر گەورە بوو کوژرا لەسەر شەقام کاتێک دەچوو خەڵاتێکی ئەدەبی وەربگرێت. من بە پێویستم زانی ئاماژە بە بارودۆخی خراپی هەموو پارچەکانی کوردستان بدەم. che riguardano tutte le parti del Kurdistan. Poi ho voluto fare un omaggio a un grande poeta che è Sherko Bekas. بۆ ڕێزگرتن لە شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس کە بۆ من شانازیەکی گەورەیە قەسیدەیەکی نووسیوە بە ناوی لاورە. لەو شعرەدا باسی لاورە ناکات بەڵکو باسی خۆشەویستی لاورە بۆ کوردستان و ئازارەکانی دەکات بۆ بارودۆخی کوردستان. ئەو پەرتووکە باز لە قۆناغەکانی ژیانی شێرکۆ بێکەس دەکات و 50 شعری نووسراوی خۆی وەرجێڕراوەتە سەر زمانی ئیتالی. بەڵام شعری لاورەی تێدا نییە لەبەرەوەی درێژ و قەسیدە بوو. ئەو پەرتووکە لەبەر بەرزی ئەدەبیات و نووسینەکەی خرایە نێو پرۆگرامی خوێندنی بەشی زمانی زانکۆکانی ئیتالیا و ئەوەش بۆ من خۆشحاڵی و ئاسوودەیەکی زۆر بوو. Per cui sono molto contenta. Adesso non sto molto bene. ئێستا باری تەندروستیم زۆر باش نییە. وەکو جاران ئەکتیڤ نیم و کێشەی ڕۆشتنیشم هەیە و تەمەنیشم 83 ساڵە. دەمەوێت هێشتا بنووسم و بیری لێ دەکەمەوە بەڵام لە چالاکی نەوەستاوم و بەردەوامم. وەکو وتم بە لە بەرچاوگرتنی تەندروستیم بەشداری زۆر چالاکی گۆڕەپانەکان و سمیناری زانکۆکان دەکەم بۆ گەلی کورد و بەردەوام زانیاری لەسەر مێژووی کورد و کێشەڕەواکەیان دەکەم و لەو چەند ساڵەی دواییشدا کێشەی ئیزیدیەکان چەندین کاری پشتگیریمان ئەنجامدا. Quando io ti ho detto che avevo fatto una scelta. دەمەوێت لە کۆتاییدا شتێک زیاد بکەم و بڵێم
بۆ گەلی کوردم هەڵبژارد و سەرقاڵ بووم پێوەی لەبەرەوەی گەیشتمە ئەو باوەڕی کە گەلی کورد توانای داستان و پاڵەوانیەتی گەورەی هەیە، بیرۆکەی خۆپێشخستنی هەیە و لەلایەن کەسەوە هاوکاری نەکراوە، لەگەڵ هەبوونی ئەو هەموو کێشە و بەسەرهاتە گەورانە کە هیچ گەلێکی تر بەسەریاندا نەهاتووە، بۆ نمونە وەک کێشەی فەلەستینیەکان کە هێندە پڕکێشە نییە و ئەو کاتەش زۆر باز دەکرا. بابەتی داعش بەداخەوە ناخۆش و تۆقێنەر بوو، ئێستاش هەر هەڕەشەیەکی ترسناکە، بەڵام من سەرسام بووم وەکو ئێمە دەڵێن گوێکانم باوەڕیان نەدەکرد کە دنیا باسی پێشمەرگەیان دەکرد. قەت گوێم لێ نەببوو بەو شێوەیە، جگە لەو نووسینانەی من کە دەمنووسین میدیاکان و جیهان ساڵی 2014 باسییان لە پێشمەرگە دەکرد لە عێراق، لە کاتێکدا لەشکری بەغدا ڕایان کردووە و هەموو چەکەکانیشیان بەجێ هێشتووە لەوێ. هەمووان یەکدەنگ بوون کە پێشمەرگەکانی کوردستانی عێراق بەرەنگاریان بوونەتەوە و شکستیان پێهێناون و باسییان لە بەرگریکردنی کوردەکانی سووریا دەکرد وەک لە کۆبانێ و ڕەقا. لەنکاو لەگەڵ ئەوەی پێشتر کوردەکان تەنها جێهێڵڕان، هەموو جیهان دەستیان بە بەهای گەلی کورد کرد، کەواتە من هەڵە نەبووم لە بۆچوون و نووسینەکانم. هەموو جیهان ئەو خەباتەی گەلی کوردیان بەرز نرخاند و ڕێزیان بۆی هەبوو کە توانیان ئەو هەڕەشە گەورەیە لەسەر هەموو جیهان ڕاگر بگرێت. هەمومان دەبێت سوپاسی گەلی کورد بکەین کە دەوڵەتی خەلیفە بە تەواوی لە دایک و بەردەوام نەبوو، کۆتاییان پێهێنا گەرچی ئێستا لە هەندێک شوێن چەند گروپێکیان هەرماوە. Ancora qualche focolaio. دەبێت بڵێم کوردستان کە دەتوانین ناوی بنین دەوڵەتە بچووکەکە هەنگاوی باش دەنێت لە ڕووی دیموکراتیەوە. هەروەها بەردەوامیش دژایەتی دەکرێت. بەڕای من بەغدا یارمەتیدەر و هاوکار نییە بۆ ئەو دیموکراتیزەیەی حکوومەتی هەرێم کاری لەسەر دەکات و نایەڵەن سەر بەرز بکاتەوە. بەڕای من تورکیا و هەموو ئەو وڵاتانەی تری کوردستانیان داگیر کردووە بەردەوام کێشە دەنێنەوە بۆ کوردستان لە کاتێکدا کە خۆیان کۆک نین لەگەڵ یەکتر. بەڵام بۆ دژایەتی کوردستان و هێرشکردنە سەر کوردستان هاوڕا دەبن و یەک دەگرن. ئێستاش تورکیا بە بردومانەکانی کێشە دروست دەکات و ئەمەش دەبێتە هۆکاری تێکدانی ئارامی و سەقامگیری کوردستانی ئازادکرا و حکوومەتی مەسرور بارزانی. Il popolo curdo, secondo me, گەلی کورد دەبێت بەردەوام بیر لە گرنگی خۆی، مێژووی خۆی، کللتوری خۆی و خەبات و بەرگریکردن لە خۆی بکاتەوە. ئەو بەرگریکردنەی پیشانی هەموو دنیایدا بەڕاستی ئێوەی کورد دەبێت شانازی بە خۆتانەوە بکەن. پەیامێکی ترم کە دەمەوێت بیگەێنم بۆ من خەونێکە بێتە دی، دەشزانم کارێکی ئاسان نییە، بتان بینم بە یەکگرتووە. بە لەبەرچاوگرتنی جیاوازیەکان و ئەو هەوڵانەی دوژمنەکانتان دەیدەن و بەردەوامن بۆ دروستکردنی جیاوازی لە نێوان پارت و هێزەکانی ناو هەموو کوردستان، بەو مەبەستەی کە نەگەن بە یەکگرتن و کوردستانێکی یەکگرتوو. یەکگرتن گرینگە کە هەمووتان وەک برا زیاتر لە 100 ساڵە لە پەیمانی لۆزانەوە بەرگری لە هەبوونی خۆتان و کللتورەکەتان دەکەن و شۆڕش دەکەن. کار بۆ یەکگرتووی بکەن لە پێناو گەیشتن بە کوردستانی گەورە. la speranza può essere sempre quella, appunto, di arrivare a un'unificazione.